ئێمە لە وڵاتی قەتەڕین و لە یاری دەستپێکی مۆندیال لە بەردەم یاریگای ئەلبەیتین کەوا هەردوو هەڵبژاردەی قەتەڕ و ئیکوادۆر یاری دەکەن و ئاهەنگی کردنەوەی جامی جیهانیش بەڕەوە دەچێت. کۆمەڵێک کورد لێرەوە بەجلی کوردیەوە ئامادەن لە جامی جیهانی و لە بەردەم یاریگای ئەلبەیت. سڵاوتان لێبێ، چۆنە هاتوون بۆ قەتەڕ و بۆ مۆندیال و کەشی ئێرە چۆن دەبینن؟ وەڵایی سپاس بۆیەوە دیارە یەکەم جارێکە لە نزیکەوە ئاشنای مۆندیال دەبین. هەستێکی زۆر خۆشە، ئاشنای کۆمەڵێک کلتور دەبی و هەموو نەتەوەیەک لێرەکانە کلتوری خۆی پێشان دەدا. ئێمەش بڕیارماندا لەگەڵ چەند برادێک بەجلی کوردیەوە بین. پێم وایە ئێمەش دەتوانین بۆ داهاتوو ئەو کلتورێک کە هەمانە زیاتر ئاشناکەین. دیقەتیش براوەتە خەڵک زۆر تەماشای ئەو جلی و بەرگێرەکە و سەرنجڕاکەشە بەلایەنەوە وەکو هەموو نەتەوەکانیکە. ئیدی هەستێکی تایبەتە بەڕاستی. هاندەری چاوبژاردەیەکن دەتوانین بڵێن لە غیابی کوردستان بە بەردەوامی و عێراقیش لە بەداخەوە وەڵا زۆر کات کە تەماشا دەکەین بەداخەوە ئاڵای خاوەنی ئاڵای خۆمانەوە هەتا نەی بۆ ئێرەکانە هەست بۆی ناکەن کە هەموو کەسێک خاوەنی ئاڵای خۆیەتی و وڵاتەکەی بەشدارە. وەڵام بەداخەوە ئێمە بووینەتە قوربانی هەموو ئەوەی کە پێمان دەکرێت. وەڵای من بخۆم هاندەری ئیتاڵیان وەڵام بەشدار نەبوو ناوەڵام. ئێستا بڕیارم داوە لەبەرەوەی هاندەری بەرشەلۆنەم بوومەتە هاندەری ئیسپانیا. هاندەری ئیسپانیا دەی سەرکەوتوو بن. دەمە یەکێکی تریش لەو هاوڵاتیانەوە وەرگرم کە لە هەرێمی کوردستانەوە هاتوون، لە شوێنێکەوە هاتوون و چۆن بڕیارتان بێ بۆ مۆندیالی قەتەڕ؟ لە ڕانیەوە هاتووی لە کوردستانی باشوڕانیا ناوچەی سلێمانی. ڕاستی هەروەک ساڵێک دەبێ پلانەمانەیە پێشەوەی قوڕا بکرێت ئەم تکتێکی ئەرجنتینی کوردستان یاری دووەم دەست دواتر لای قوڕەکەی دەرکەوت بەر مەکسیک کەوتە زیاتر وەک بەڕاستی لەو مۆندیالەی کەشەشی خۆشە دەرفەتێکی گونجاو بوو. نازدا هەندێک مۆندیال کراوە کە نەمانتوانیەوە بەهۆی کێشەی ویزە و وڵاتی ئەوروپی کەمتر ڕێگە بە ئێمە دەدات بە جیاوازی عێراقی. بەس خۆشبەختانە ئەم جارە مۆندیال لە وڵاتێکی نزیک لە خۆمانەوە خۆرەڵاتی ناوەڕاست لە وڵاتێکی ئیسلامی بە کولتورێکی جیاواز یەکەم جار بە شێوازێکی زۆر جوان بەڕێوە دەچێت. بەڕاستی سەرسامم بە شێوازی ئیدارەدانی مۆندیال لەم وڵاتە هەمووی لە خزمەت وەرزشە ئەو هەموو سەرمایهی سەرف کردە تەنها بۆ ناوبان. ئەو نەوت غازەیەوە بۆتە ڕەحمەتێک کە ئەو وڵاتەیان ئاوادان کردەوە. پیرۆزیان بێت لە خۆشیدا بن. بەڵێ ئەوەی دەیبینن ئەمەش کۆمەڵێکی تر لە هاوڵاتیانی کوردستانن کە هاتوون بۆ جامی جیهانی. دەمەوێت بەشێکی تریشیان وەربگرم. بەڵێ سڵاوتان لێبێ لە شوێنێکی کوردستانەوە هاتوون؟ قوربان لە دۆکۆ هاتوون ئێمە. لە دۆکۆ چۆن بڕیارتان دەبێن بۆ جامی جیهانی؟ بەخۆی من یار هاندەری تۆپی بووم و چەند ساڵ حەزمە کرد لە نزیکەوە مۆندیال ببین و یەکەم جاش بوو لە دەوڵەتێکی عەرەبی کە دەکرێت و بۆم ئاسانکاریانی ئاسان بوو بتوانم بێم. حەزم کرد باشداری بوو. پێدەچێ هەندەری بەرازیلیش بەڵێ هەندەری بەرازیلم. دەی سەرکەوتوو بن. ئێوە لە شوێنێکی کوردستانەوە هاتوون؟ ئێمە برۆدەری لەگەلێک هەرسێکتان پێکەوە لە دۆکۆ هاتوون. تۆش هەندەری ئەرژەنتینی؟ وەڵامە ئەمە دەبین ئەمە ئەرجەنتینەمە و بەرازیلاوش ئەڵمانیا. زۆر باشە، دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. دەتوانین بڵێن ئەم مۆندیالە بۆ ئەرژەنتین دەبێ یاخۆ هەڵبژاردنەکان لاتین؟ بەلۆی من ئەوە هەموو وەخت بردنە میسی کۆسەکە بلند دەکات ئەوە تەنیا وەخت ئەوە هەموو ئەمە لە قەستەوە دێرە. بەڵێ دەستان خۆش بێ. ئەوەی بینیتان کۆمەڵێک هاندەری کورد بوون کە لە بەردەم یاریگای ئەلبەیتن لە شاری خۆری وڵاتی قەتەڕ. بێگومان لە نێو هەموو کلتور و وڵاتانی جیا و ڕەگەزنامەی جیا کوردیش ئامادەی ئەم پاڵەوانتێن و ئەم یاریە.